ڕۆژانە لە هەرێمی کوردستان زیاتر لە 6,000 تۆن زبل و خاشاک کۆ دەکرێتەوە کە زۆرتر لە پلاستیک و پاشماوە خۆراکیەکان پێکهاتوون. خەرجی کۆکردنەوە و داپۆشینی ئەو زبڵە مانگانە نزیکەی 10 ملیار دینارە. هەرچەندە دەکرێت ئەو پاشماوانە وەکو سەرچاوەی وزە، پەین و دروستکردنی چەندین کەلوپەلی دیکە سوودی لێوەربگیرێت. ئەوەی کە لە پشتمەوەی هەمووی زبڵ و خۆڵ و خاشاکە تاوان پێتان سێر نەبێ ئەگەر بڵێمەوە زێڕیتیایە، یان هەندێک لە وڵاتەکان وەکو زێر سەیریەوەکەن وەکو سوێد و ئەڵمانیا بۆ چونکە بەشێک لە مادەکەی جیاکەنەوە دووبارە بەکارهێننەوە، یان وەکو سەرچاوەیەکی وزە سەیریەکەن و ئەیسووتێن و وزەی لێ دروستەکەن. بەڵام لێرە لە هەرێمی کوردستان بەداخەوە تا ئێستا لە بەشێک لە شارەکان زبڵەکە ئەسووتێنێکە دووکەڵێکی زۆر خراپی هەیە و لێرەش کە کانی قژاڵەیە تەنیا ژێر خاکەکرێت. تەمان ژێر خاکردنیش شێوازی زانستی خۆی هەیە بۆ چووکە بێ چینێک لە قوڕبێنیت دوای ئەوە چینێک پلاستیکی لەسەر دانەی اینجا زبڵ بکەی بەسەریا بۆ پلاستیکەکە بۆ دانین لەبەرەوەی کە ئاوی زبڵەکە نەچێتە ژێر خاک و تێکەڵی ئاوی ژێرزەوی نەبێت. ئەو ئاوی زبڵە زۆر زیانی هەیە کە پێوتر لێکێت لە وڵاتانی دیکە ئەو پلاستیکە دائانرێت بۆ ئەوی تێکەڵی ئاوی ژێرزەوی نەبێت، بەڵام لێرە ئەو پلاستیکەدا نەنراوە و ئەو مەترسیە ڕەنگە دەیان ساڵ لێرە هەر بەردەوام بێ هەر بەو شێوەیە بمێنێتەوە. اینجا شتێکی دیکەش لێرە هەیە کە لە ئەنجامی شتی بوونەوەی مادەکان لە ژێر خۆڵەکە گازێک دروستە بێت کە گازی میتانە، گازەکە ئەسووتێ یعنی گڕ ئەگرێ، بۆیە لێرە بۆریەکیان داناوە لەو بۆریەوە گازە میتانەکە ئەچێتە دەرەوە. بەڵام لە هەندێک وڵاتی تر ئەو گازە کۆکەنەوە قەتیسیەکەن بۆ ئەوەی وەکو سەرچاوێکی وزە جارێکی تر بەکاری بێت. باسی ئەومان کرد کە زبڵ و خاشاک ئەکرێ وەکو زێر سیر بکرێت. لە وڵاتێکی وەکو نەرویج کە وڵاتێکی بچووکە ژماری دانیشتوانەکەی نزیکەی 5,400,000 کەس، واتە نزیکە لە ژماری دانیشتوانی هەرێمی کوردستان کە بە 6 ملیۆنە خەمڵێنرێ، تەنیا لە ساڵی 2020 ملیارێک و 126 ملیۆن دۆلار قازانجیان لە زبڵ کردووە. ئەو بڕە زۆر زیاترە لەوەی کە موچەی مانگێکی هەموو فەرمانبەرانی هەرێمی کوردستان دابین بکە. بەڵام بە نسبەت ڕیسایکلکردنی خۆڵ و خاشاکەوە لە هەرێمی کوردستان دۆخەکە جیاوازە. هەر تاکێک لە هەرێمی کوردستان ڕۆژانە 1 کیلۆگرام زبڵ فرایە کە بەشێکی زۆر کەمی ڕیسایکلەکرێت و جارێکی تر ئیسفادەی لێەکرێتەوە. یەکەم هەنگاویش بۆ ئەوەی پرۆسەی ڕیسایکلین لە هەرێمی کوردستان پێش بخەینەوەیە کە زبڵ و خاشاکەکە پێویستە جیا بکرێتەوە. واتە پاشماوە پلاستیکیەکان لەلایەک، ئەوانەی کە کاغەز و کارتۆنن لەلایەک، شوشەکانیش لەلایەک کە جیا بکرێنەوە. ئەو کاتە ڕیسایکلکردنیان زۆر ئاسانترە. بەڵام لە هەرێمی کوردستان بەداخەوە نەبووەتە یاسا تا ئێستا و خەڵکیش تاوەکو ئێستا ئەوە جێبەجێ ناکرێت. پاشماوە خۆراکیەکان بەراورد بە پاشماوەکانی تر وەکو پلاستیک و کارتۆنەکان زیانێکی ئۆتۆیان بۆ ژینگە نییە. بگرە توانین سوودیشی لێوەرگین چونکە دوای چەند مانگێک لەوەی کە لەناو خاکامێنەوە لە ڕێگەی بەکتریاکانەوە شی ئەبنەوە و ئەچێتە ناو خاکەکە وەکو خۆراکێک جارێکی تر ڕۆکەکان سوودی لێوەرەگرن. لێرە لە کارگەیەکین کە ئەو پرۆسەیە خێراتر و ڕێکخراوترەکە، واتە پاشماوە خۆراکیەکان جیاکەنەوە بەم شێوەیە بەکاری دێنن بۆ ئەوەی کە
جارێکی تر وەکو پێین ئیسفادەی لێ بکەن تەمان لێرە چونکە هەموو با بڵین پاشماوەی خۆراکیە بۆنێکی زۆر ناخۆشیە لەبەرەوە دەمامکمان کردو کاک دڵگەشت سەرەتای پرۆسەکە چۆن دەست پێکە و ڕۆژانە ئێوە چەند تۆن زبڵ و پاشماوە وەرەگرن بله روزانه تقريبا 200 طن بومتي الجهر القضاء آكري قردسيني القصروكي كلاكي بردرش خرج هاتي فيري تقريبا روزانه 200 طن 200 تۆن جماعة 200 طن تقريبا أمكان كنسبة تقريبا سري صدي PNG بيلان في شيء أو مواد قم استفادة جيناك سەدا پەنجای خەنە لانفیل هیچ استفادة جيناك أو ناكي تي طبراندن سري صدي سه بكمبوست كومبوست شيء أم بجنس ماذا طبيعي ینی سەدا سیە تێرەوە سري صدي سه بسمات أبادي بيست صدي أو ناكي مواد قم استفادة جيد أو مواد شان وأنا مثلا نو كان مدهندوري معمل دمقاري شانا كابينة هنا دهندوري كابينة دا جنك شولد كان دسبيكا هناك ما دو مرحلة هنا مرحلة أولي أو جنك تشتي جورا ليد فاكن مرحلة دوي أو جي نفسي كابينة أولا بس شيء مواد إشتا بتشكتر ليد فاكن هك هركة بلاستيك پرۆسەکان هەر بەدەست جیاکرێن بله البلاستيك بي بطلي آوي بي مرحلة سية جهاز كان بجني بريسونا أبريسونا شو ليه تشاوية أب موادها خي بلاتا تقريبا حجمي مثلا مترك و 20 سنتي قوري مثلا كتريلا حجم تريلا تشاوية مثلا باشي مثلا يك معاملك ويا بلاستيكي هبي كرتونه هبي ینی پلاستیکەکانی شەمووی جیاکەنەوە جدانا خرج دا بلاستيك جدانا كرتون جدانا خرد بنا بلاتا من معاملك بلاستيك هي ازي بوخه بلاستيكي كران ايشي اعاده تصنيع جارك دي بي ريسايكل وخصوصا كرتون وبطلع عبي باليا ئەو پاشماوە خۆراکیانە بەداخەوە تاوەکو ێساش لە بەش هەندێک شارەکانی هەرێمی کوردستان ئەسووتێنرێن ینی نەک ئەوەی کە ئیسفادەی لێ ناکرێت بەم شێوەیە بگرە دووکەڵێکی زۆر ناخۆش و ناشرینی دەکرێتە ژینگەوە پلاستیک و شوشەکان ئەوانە لە خراپترین جۆرەکانی پاشماوەن کە زۆرترین زیانیان بۆ ژینگە هەیە و هەروەها ماوەیەکی زۆر زۆریانەوێ بۆ ئەوەی کە هەڵبوەشێنەوە شی ببنەوە. یەکێک لە چارەسەرەکانی ئەوەی کە چۆن بتوانین لەگەڵ پلاستیک ئەو مادە زۆرە پلاستیکەی کە هەیە ڕۆژانە بەرهەمهێنێت تەعامل بکەین ئەوەیە کە جارێکی دیکە بەکاریان بهێنینەوە چونکە مادەی پلاستیکی بە پێی جۆری پلاستیکەکە لە 20 بۆ 500 ساڵە خیانێ بۆ ئەوی شی بێتەوە بۆی بگەڕێتەوە بۆ سروشت. ڕەنگە لاتان سیر بێ کە نزیکەی 200 ساڵە مرۆڤ پلاستیک بەکارهێنێ و ڕەنگە ئەو یەکەم پلاستیکەی کە دروست کراوە تاوەکو ئێساش هەر لە ناو ژینگەیە هەبێت. لەبەرەوە پێویستەکە کە بە جارێکی تر دیکە بەکاری بێنین هەروەها شوشەکانیش ئەوەش بە پێی جۆری شوشەکە ئەگۆڕێت هەندێک لە شوشەکان لە 5,000 بۆ تەنانەت تاوەکو ملیۆنێک ساڵیش کاتی پێویستە بۆی بگەڕێتەوە بۆ سروشت. لەبەرەوە لێرە لەم کارگەیە ئەو پلاستیکانەی کە هەن جیا ئەکرێنەوە و ئەبرێن بۆ کارگەی دیکە لەوێ جارێکی دیکە بەکارێنێتەوە و مادەی دیکەی لێ دروست دەکرێت.
خۆڵ و خاشاک ئەکرێ وەکو سەرچاوەیەکی باشی گەرمی و کارەبای ئیسفادەی لێ بکرێ لە بەشێک لە وڵاتە گەشە سندووەکان بڕێکی زۆر کارەبا و گەرمی بەرهەمێنن لە خۆڵ و خاشاکەوە وەکو لە چین یان لە سوێد. سوێد یەکێکە لە وڵاتانەی کە پێشەنگی گرتووە لەو بوارەیە. ساڵانە نزیکەی 250,000 ماڵ لە سوێد کارەبا لە ڕێگەی سووتاندنی زبڵ و خاشاکەوە دابینەکەن. هەروەها نزیکەی 1000 ماڵیش هەر لە هەمان وڵات واتە لە هەر لە سوێد گەرمیەکەیان لە ڕێگەی سووتاندنی خۆڵ و خاشاکەوەیە. واتە لە جێی ئەوەی کە نەوت و گاز بەکاربهێنن وەکو سەرچاوەیەکی وزە، زبڵ و خاشاک ئەسووتێن و ئەیکەن بە وزە بۆ ماڵەکان. تەنانەت وای لێ هاتووە کە ئێستا سوێد زبڵ و خاشاک لە وڵاتەکانی تریشەوە هاوردەیەکە، زبڵ و خاشاکەکەی خۆی بەشی ناکە. لە هەرێمی کوردستانیش ئەم کارگەیە هەموو ئەو زبڵەی بەشێکی زۆری با بڵێن ئەو زبڵەی کە لە سلێمانی هەیە کۆیەکاتەوە ڕۆژانە نزیکەی 800 بۆ 1000 تۆن زبڵ و خاشاک گەێنێتە ئێرە. لێرە هەمویان وردەکرێت ئامادە ئەکرێت بۆ ئەوەی لە کارگەیەکی دیکە وەکو سەرچاوەی وزە کاری پێ بکرێت. سەرەتای پرۆسسەکە لەوە دەست پێکە ئەو خۆڵ خاشاکی کە هەیە لە ڕێگەی سیارەی کۆکردنەوەی خۆڵەکان ئەهێنرێت ئێرە لە ڕستی ڤینێریا لەوێ ڕۆ دەکرێت و کۆ دەکرێتەوە کە ڕۆژانە بە نزیکەی 750 بۆ 800 تەن ئێمە مواد کۆکەینەوە. پاشەوە سەرەتای پرۆسسەکەمان دەست پێکە لە میکانیکەڵ تریتمنت کە لە بە پرایمەریش لێ دەراتێ پەڕە بێت و وردەکرێت وانێرێت بۆ بەشی بایۆدرای. ئەمە بۆ خۆی جێگرەوەی سوتەمەنیە لە کارگەکانە بە تایبەت لێ ئێسادا ئەوان بە شێوەیەکی گشتی نەوتی ڕەش بەکارێنن. بەڵام لە وەرەی نرخی تێچوونی نەوتی ڕەش لە ئێسادا زۆرە ئەم جێگرەوەی سوتەمەنیە کە نای RDF بەکاری هێنن لە بری ئەو. ئەمە کاتێک کە داغڵێ لە کارگەی چیمەنتۆکانە لە ڕێی بەشی سووتانیان کە ئەوان دوو شوێنی سەرکی سووتانیانێکیان پری هیتەرە لەگەڵ کڵنە لە پری هیتەر ئەسووتێ وەکو چۆنەوەی کە نەوتەکان وسرێ بە هەماشەوە ئەمەش ئەسووتێت لەگەڵ نەوتی ڕەشەکە گەرمیەگەدا بە پریهیتەرەکان و بۆ ئەوی بتوان کە چیمەنتۆی پێ بەرهەم بێن. ئەمەی کە ڕۆدا لە کارەکان چیمەنتۆە سووتانی ئەتیادی ئەوەی کە تۆ لە شوێنەکە نایلۆن یاخۆ کاغەز بسووتێن دووکەڵەکەی بە ئاسمان ئابڕوە نەخێت لەبەر لێ فلترێشن هەیە و لەبەرەوەی لێ ئەو دووکەڵە یاخود ئەم موادە تێکەڵە بێت لەگەڵ ئەو موادێک کە بەکارێ بۆ چیمەنتۆ دروستکردن ئەو مەجال بەوە نادەکە و دووکەڵە تێپەڕەت و تێگەڵ بێ بە ژینگە لەبەر نەخێت لە کات و سووتان دێ لە کارگە چیمەنتۆکانە دووکەڵ دروست دارێت. ئێمە ئەگەر ئەم کارگەیە نەبووایە ئەبە شاری سلێمانی ڕۆژانە بەلایانی کەمە 800 تەن موادی خۆڵ و خاشاکی ماڵانی فڕێبایەتە سەر ئەم گردەی پشتەوەمە. بەڵام بە خۆشحاڵەوە کەیسا ئەم کارگەیە هەیە چارەسەری و خۆڵ و خاشاکەیەکە لە شاری سلێمانیە ئەو کەمێتە ئەتوانین بڵین دابەزێ بۆ لە سایە 5 و کەمتریش بەواتای ئەوە کەمێتێکی کەم ئەمێنێتەوە لەو پاشماوەی خۆڵ و خاشاکی ناوشاری سلێمانی کە شوێنێکمان هەیە پێ دەوترێت لاندفیل لە لاندفیل فڕادرێ و پاشان بە شێوەیەکی هەندازەی باش تەختەکرێ و ڕێگەخرێ پاش تەواوبوونی ئەو شوێنە ئەو لاندفیڵە کە پڕ بوو پاشان گڵەکرێ بەسەریا و ئەکرێ بە شوێنێکی سەوزایی. لەم کارگەیە ڕۆژانە نزیکەی 1000 تۆن خاشاک کۆ دەکرێتەوە و بەکاردەهێنرێت. بەڵام بۆ پاکردنەوەی سروش لە زبڵ و خاشاک پێویستە هەموو تاکەکانی کۆمەلگا خۆیان بە بەرپرسیار بزانن لە بەرامبەر ژینگە. خاتو گوڵاڵە تەمەنی 6 ساڵە و بەردەوام لە خەمی ژینگەدایە. ئەو نزیکەی 3 ساڵە هەموو ئەو پلاسیکانێک کە بەکاری دێنێت کۆیان دەکاتەوە و دەیانداتە ئەو کەسانەی خاشاک کۆ دەکەنەوە و دووبارە بەکاری دێهێننەوە. لە ماڵەوە بۆ خۆمان هەرچی بابەتی پلاستیکە ئەوە کۆیەکەمەوە کچەکانیش ئەوە لە ماڵی خۆیانن ئەوانیش هەر لە لای خۆیان کۆیەکەنەوە کە کۆمەڵە بێهێنە لای من
دراوسەکانیشم دووسێ دراوسم بە تایبەتی ئەوانیشە لە لای خۆیان کۆیەکەنەوە و کە کاتێک کاکجوتیارێت ئەیەینە دەست کاکجوتیارەوانی هێن و کاکجوتیاری بە ئەوانیش یارمەتی دەرن خۆم میکێک لەو کەسانم کە زۆر بەکەمی شتی پلاستیک بەکارێنم ینی مەجبوری تۆ زەیتە کڕی دەبەیە بازە شتێک ینی زۆر شتێکرد یا کوڕەکان شتێکەکردن بەس خۆم وەکو خۆم بچمە میوانیش بۆ هەر شوێنێک لە پەداخی سەفەری ئاوم بۆ نایەنن هەموو شارەزان بوون ئەبێ لە پەداخێکی ئەتیادی ئاوم بۆ بێنن چکە نایخۆمەوە من تەمەنم ڕۆی وایە 6 ساڵ تەمەنەی تر تەواو بەڵام ئەینەوەکەم ئەینەوەینەوەکەم ئەی خۆی ئینسانە بێبییر لەو کەسانە بکاتەوە کە لە دوای خۆت ئەژی ئەمجا بەڕاستی ئێستا منەوە 18 ساڵە پیلم هەیە لە ژێر زەمینەکە لە سەتلەکە دامپۆشیوە یەک ئەوەنە پیلی هیچ شتێ فرە نامەژینگەوە چونکی هەرچی فرەیتە ناو ژینگەوە خاوە بێتەوانێ ئەو مادە کاربۆن و هەرچێکی تیاتی ئاو پیسەکە من خۆمیکێکم لەوانە زۆر بەکەمی مادەی پاکەرەوە بەکار نایەن چونکە ئەم دەبەی وەکو شامپۆی پەنجەرە و نازانام ئیتی شامپۆی قاپشتنەوە مەجبوری بەس ئەم جۆرە شامپوانەی تر کە پێویست ناکات لە ماڵە زۆر بەکار بێ من خۆم بەکاری نایەنم ئاو بەکارێنم بۆ ناوی قۆری و شت لیمۆندزی شت بەکارێنم کۆڵێنم پاک پاکیەکاتەوە بۆ سەر مەخسەل زۆر جار لیمۆ بەکارهێنم لیمۆیەک لێتەکەم چونکی ئەم پاکەرەوانێکە ئێمە بەکاری ئەهێنین ئاوی پیا ئەەکەین ئەچێتە ناو ئاوکەوە ئاوکەش دەچێتە ناو زێرابەکان و ئەچێتە ناو خاکەکەتەوە خۆشببختانە نمونەی وەکو گوڵاڵەخان زۆرن واتە پلاستیکەکان جیاکەنەوە لە شوێنێکی تایبەت دایانێن و تاوەکە و کاتێک کە یەکێک گێت لیان وەرەگرێ و کۆکرێتەوە دوایەوەش کە پلاستیکەکان کۆکرانەوە یانە بێتە کارگەی گەورەتر یان لە کارگەیەکی بچووکی لەم شێوەیە دائەنرێن و شتی دیکەی لێ دروستەکان واتە لە جێەوەی کە بخرێتە ژینگە و ژینگە پیس بکرێ یان بەرهەمی تری لێ دروستەکان شتری لێ دروستەکرێت و دواتر ئەفرۆشرێتەوە. ئەم کارگەیە جگە لەوەی کە لە ماڵان مەسەڵەن خۆی شتەکان کۆکاتەوە قەفەزی لەو شێوەیە دروست کردووە و یان لە قوتابخانەکان دایناوە یان لە هەندێک مەتعام یان لە ناوگەڕەکەکان دایناوە و خەڵکی تێگەیاندووە و قسەی لەگەڵ قوتابیەکان کردووە کە شتە پلاستیکەکانیان بەجیا فڕێ بدەن هەمویان جا بکرێتەوە و جارێکی دیکە بهێنێتەوە بۆ ئێرە لێرە بەکاری بێنەوە لەگەڵم بن ئەچینە ژوورەوە بزانین لێرە چۆن کارەکە. ئەم کارگە خنجیلانە ئیشی ئەوەیە کە سوود لەو پلاستیکانە وەرەگرێکە فڕێدرن دووبارە بەکاریانێتەوە و شتی تری لێ دروستەکەن لەگەڵ شنیارخان قسەکەین بەڕێوەبەری کارگەکە بۆ ماباسەکە کە هەر لە سەرەتاوە کە پلاستیکێت چی لێەکەن و لە کۆتاییە ئەنجامەکەی چیە بێ. شنیارخان بۆمان باسکە کە پلاستیکەکان چۆن سوودیان لێ وەرەگرن. کاتێککە پلاستیکەکانیان لە مەکتەبەکانەوە یاخود لە شوێنە گشتەکان بۆ نۆک و کافتریاکان چێشتخانەکان ئێمە لێرە بەکاریانە هێنینەوە بەڵام دوای ئەوەی کە پلاستیکەکە هاتە ئێرە ئێمە بەپی جۆرەکەی جیایەکەینەوە جۆری 2 پێی ئەوترێت HDPE و جۆری 5 پێی ئەوترێت PP ئەم دوو جۆرە لە کاتی بەکارهێنانەوەیان دووبارە بەکارهێنانەوەیان زیانیان نییە بۆ تەندروستی مرۆڤ ئێمەش بۆی ئەم دوو جۆرە بەکارهێنین ئەمانە هەمووی هەر لە پلاستیکە کۆنەکان خۆتان دروستان کردوتەوەوانە لە پلاستیکە کۆنەکان خۆمان دروستمان کردووە ئەم تەپڵەکانش بەڵێ ئەمانش کە لێرن لە پشتەوە بەڵێ ئەمە بەرهەمی شیت پرێسەکەی وەکو پێشووتر بۆم باس کردی
ینی هەمووی پلاستیکە بە پێ ڕەنگەکە جیاکەنەوە ڕایەخین لەسەر قالبەکە و دوایەوە پرێسیەکەین و کە سارد بووەوە ئەم شکڵەمانەیەکە ئەمانش هەمووی بەرهەمی ئیکسترودەرەکەن کە وتم پلاستیک بە شێوەیەکی لولپێچی لێوە یێتە دەرەوە وە خۆمان قالب دروستەکەین بەڵێ کورتیەکەی ئەوەی کە ئەو پلاستیکێکە لە ماڵان فڕێدرێ ئێوە هەمووی جارێک کە دروستەکەنەوە بەکارێنەوە ئەم شتانەی لێ بەڵێ ئەم سەلانەمان هەیە ئەتوانی بۆ سەوزە و میوە و ئەو شتانە بەکاری بێنی لە ڕووی تەندروستیەوە هیچ زیانێکی هەبێ کە ئەگەر سەوزە و میوەی تێ بکەیت نەخێر لە ڕووی تەندروستی و هیچ زیانێکی نابێت لەبەرەوەی هەر هەمان ئەو HDPE کە بۆ نمونە لە ماڵەوە شتیتیایە بۆ نمونە یعنی ئێوە ناچن بۆ نمونە ئەو پلاستیکەی کە لە با بڵێن لە زەرفێکی ڕەشایە کە ڕەنگە بۆ سەوزە و میوە زۆر گونجاو نەبێ بەڵێ ناڕۆن ئەوە بەکاربێن و ئەوەی لە دروستکەن بەڵێ تەنها ئەو جۆرە پلاستیکانە بەکارێن کە سەیفن بۆ تەندروستی مرۆڤ. ئەو ڕێژە زۆرەی پاشماوەی خۆراک لە هەرێمی کوردستان ئەگەر بە شێوەیەکی زانستی چارەسەر نەکرێت دەبێتە مەترسیەکی گەورە بۆ سەرژینگە بەڵام بە پێچەوانەوە ئەگەر جارێکی دیکە بەکار بهێنرێنەوە دەبنە سەرچاوەی داهات و سوودیان لێوەردەگیرێت.